یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی سیاسی لە هەموو سەردەمەکانی خەباتیدا داکۆکیکاری مەسەلەی کەرکووک بووە. هەمیشە و ڕاستێت و پات دەکەینەوە لە سنووری ئێمە، سنووری خاچی بابووباپیری خۆمان، سنووری خاچی کوردستانی خۆمان، لێ ئەوەی تەماحمان لە بستێک خاچی کەس بێت چیای حەمرینە واتە حەمرین مابێت، سنووری خوارووی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو داگیرکران. سەرۆک مامزەلالی شەو سەرکردە مەزنە بوو کە وەک ڕابەری کوردایەتی و سکرتێری گشتی یەکێتی و سەرۆکۆماری عێراقیش لە خەبات و تێکۆشان لە پێناو کورد و کەرکووکدا درێغی نەکردووە و بەردەوامیش زەختی لەسەر کوردستانیەتی کەرکووک کردوتەوە. دیارە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراقی نوێدا ڕۆڵێکی زۆر کارا و کاریگەری هەبووە، نەک تەنها لە کەرکووک و لە کوردستان بەڵکو لە ناوجەرگەی عێراق بینیمان لە ماوەی حکومڕانی جەنابی مام جەلال وەک سەرۆکۆماری عێراق جێدەستی دیار بوو و ئەوەندە کاریگەری هەبوو و ڕۆڵی جەنابی مام جەلال وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە کاریگەری هەبوو لەسەر عەرەبەکان و ناویان لێنا سەمام الئەمان کە ئەم ناوە بە هەموو کەسێ نابەخشرێەوە، ئەم ناوە هەر لە خۆڕان نەهاتوۆتە ئاراوە. دیارە جەنابی مام جەلال تەوازنی هێز و قوتەکانی ڕاگرت بوو. مام جەلال چ کوردستان و بە تایبەتی شاری کەرکووکی بیر نەچووە ئەو بوو لە مرافعە مەزنەکە بە ئەدیلەی ینی ئەدیلەیەکی زۆر واسق، ئەدیلەیەکی زۆر مەزمون و کە لە بەرچای هەموو خەڵک ڕوون و ئاشکرا بوو کە سەلماندی کەرکووک لە دێر زەمانەوە شارێکی کوردی بووە و قەت سازشی لەسەرەوە نەکردووە کە ئێمە کۆڵ بدەین یاخود واز بێنین لە کوردستانی بوونی شاری کەرکووک و دایمەن ئەوەی سەلماندووە، دایمەن ئەوەی پێشنیار کردو، دایمەن دەست پێشخەر بوو بۆ ئەوەی کە کەرکووک شارێکی کوردیە و زۆر بە ئاشکرا و بەڕوونی باسی کردو بۆ نمونە زۆر جاروتێتی چۆن لە لای برای عەرەبەکانمان قودس شارێکی مقدسە لە ئێمەش کەرکووک بە هەمان شێوە زیاتریشە. ڕۆڵی مام جەلال ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە دامەزراندنەوەی عێراقی نوێ پاش ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 لە نووسینەوەی دەستور و ئارامکردنەوەی عێراق. لای هەمومان ئاشکرایە بەڕێز مام جەلال لەلایەنی مەرجەعەتی باڵای عێراقەوە ناسراوە بە سەمام الئەمان. لەبەر ئەوە ڕۆڵێکی زۆر دیار و ئاشکرای هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراق و چارەسەرکردنی هەموو کێشاکان و هەر لەو ڕوانگەی و لەو سۆنگێشەوە دەزانین مام جەلال بە سەلماندنی لە خەریتەی سەردەمی عوسمانیەکان توانی بیسەلمێنەیە کە کوردستانیەتیی کەرکووک چەند ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە سەلماندنی کوردستانبوونی کەرکووک. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەی لە بەرامبەر کوردستانیەتی کەرکووک سازشی نەکردووە لە هەمان کادا باوەڕی بە مافی پێکاتەکانی تریش هەبووە. العيش المشترك معا وتحقيق المساواة التامة في الحقوق والواجبات للجميع دون تمييز في الدين أو المذهب أو القومية أو الجنس، والسلام على من اتبع الهدى في هذا المجال. بەوتەی سەرکردەیەکی تورکمانیش لە کەرکووک ئەو ڕۆڵە بەرچاوی سەرۆک مام جەلال بۆ پێکەوە ژیان جێڕاوێتی هیچ سەرکردەیەکی تر لە جیان نەیژێڕاوە. دەوری مام جەلال فعلا دەوری باوک بوو کە رئیس جمهور باوکە هەموو عێراقە. سەیرەکەی عرب سنة ئەلێ والله ثقم بس لمام جلاله، تركمان ئەلێ مام جلال، كورد ئەلێ مام جلال، شيعة ئەلێ مام جلال. اینجا ئەوە دلیلە کە مام جلال فعلا موفق بوو، ناجح بوو لە موقعی رئاسەی جمهوری عێراق. لە کەرکووکیش وەزعی کەرکووک مداخلەی مام جلال زۆربەی ئەوقات بوو کە مەشاکل دروستە بێ. سەیرەکەی دوو-سێ جملە لە مام جەلال وەزعی کەرکووک ئارامە بێ، ساردە بێ، سیاسیەکان تەقەبول یەکێتر ئەکەن. وتم پێت کە تاریخی حیاتی مام جەلال، مەواقفی مام جەلال کتاب گەرەکێتی نە بە قسەکردن بە یەک دەقە دوو دەقە. دوای زیاتر لە 30 ساڵ خەبات و تێکۆشان و ڕووباری خوێن لە پێناو کوردایەتیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک خۆی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئامادە کردووە و لە ڕێکۆمەڵێک کاندیدی لێ هاتووە دەخوازێت تیمێکی کوردستانی بەهێزڕەوانی بەغدا بکات بۆ بەدیێنانی ئەواتە بەدینە ئاتۆکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە شایەدی هەمووان یەکێتی لە هەموو سەردەمەکاندا بەغەمی کەرکووکەوە بووە و هەوڵەکانی سەرۆک مام جەلالیش لە پێناو کەرکووک لای هەموو پێکاتەکان بە زیندوێتی ماوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.